یەکیتیا ژنێن کوردستانە سووریا لە باژارێ حەسەکێ ئاهەنگێک لە دارخستن بە هەلکەفتنە ڕۆژە زارۆکان یا جیهانی بە ئالیکاریە ئەنجومەنە خۆجەهی یا باژارێ حەسەکێ یا ئەنجومەنە نیشتمانی کوردی و ببەشداربوونە ڕێخستنێن سیاسی و جواکە شارەوەری. ئەم خێرهاتنە هەموو میوانێ خوا دکن ئەنجومانی نیشتمانی کورد هەموو پارتی پشتی وێ خێرهاتنە بە میهوانێن بەشدار یا ئیمان سلێمان عەبدەڵڵا بەرپرسیارە ڕێخستنە یەکیتیا ژنێن کوردستانە سووریا لە باژارێ حەسەکێ دا هەروها ئاخبی سەر ڕەوشە زارۆکێن سووریێ و بتایبەت زارۆکێن ملەتێ کورد نەمازە زارۆکێن باژارێ کۆبانێ یەن پەنابەر بوون و ما پەیوانی زارۆکتی بدەستوان نەکرد. ڕۆژە زارۆکایی ئەم جوار دلێوان خۆش بکەین و کێفێتی خەندلێوان دید وەختێکی دید شۆڕەشێ دگەلکی تعدەلوانە هاتی و گەلک نەخۆشی دیتنە و ئەس بهێویمە ئنو دێ و با بەری گشی حسابي في روجي بكن انه تعدى قلكي الزاروكي انا هاتي نفسيه زاروكا قلكي تعدلي هاتي انه مساعده بزاري خول بكن وانتي خنتشتي ولوده وتفولج المنظمات هذه حكيش قبل اخوه كار بكي ام زاروكي خو بسرخينه بناوي خوجهيا حسكي بريز غوليزر ديار كر برپرسياريا گهدانا زاروكان و پاراستنا ما فيوان ججواكي توايتي خوستن ام دبيلن كونتويه پێشکەتی تا چاستی زارۆکێ خۆم قاتەنە پاشی یەکتیا ژنان دروشما خۆ دیاری خۆجەهیا حەسەکێ کرن و لیستەگوانên شانۆیە زارۆکان خەلاتکردن. ئەف چەند ساڵ زارۆکێمە کێف و خۆشی نەدیتنە زارۆکێ سووری و ئەم دخوازم پشکی جەو سەروان بغەیرێ و بۆ کێفێک یعنی ئەژش دڵێ نەشەتاتێ مە تمینە شکارێ اتحاد نیسائیە ئەم دخوازن زارۆک پشکی نەفسیاوان بغەیرێ و پشکی کێف دلێوان کەڤژ اعتبار زارۆکێمە گەلکی ئێژ دیتنە و گەلکی زەرفەکی دەرباز بوون یعنی گەلکی پێ مەرە خۆش بوو کە زارۆکێمە دوێ ڕۆژێ دولۆ دەرباز بوون دوی زەرفیدە فەمە خۆست ئەم حەبکی کێفاوان بینن ji بۆ حەبکی ژبیر بکن ئەو هەینایە ژبیرکردن بەس حەبکی سەروان سڤک بکە باندۆرا شەڕ و ئالۆزیێ مەزنترین لەسەر سیکۆلۆجیا زارۆکان دیار دەبێ. دوێ ڕۆژە جیهانی یا زارۆکان ژنێن کوردستانی دخواستن ناماکێ ڕاگیهێنن دێ و باوا گۆگۆهدانێک مەزن بدن زارۆکێن خوێ. دارە عەبدۆ بۆ بەرنامە ئارک حەسەکێ.